بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. خۆشەویستان، خۆمان زۆر با خۆشحاڵە زانین کە جارێکە بەوەی خۆشەویست گەیشتینەوە لە بەرنامەیەک لە خزمەت سەروەر صلی الله عليه وسلم، و مەبەستمانە لەم بەرنامەیەش کە سەرنجی ئەوەی خۆشەویست ڕابکێشین بۆ لای ئەو پەیام و وانە و ئەو وانە گرنگانێکەوە لەم ژیاننامەیە هەیە، لەبەرەوەی چکە وەکوتمان ژیاننامەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ڕاستی لێوە لێوە لە جوانیەکان هەر چرکە ساتێک لە ژیانێکە تێپەڕی بێت ئیتر وانەیەکەدا بە ئێمە، پەیامێکەدا بە ئێمە. ئەوجا لەگەڵ ئەوەی خۆشەویست ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە بەردەوامە بین لەوەی کەوا لە خزمەتی ژیاننامەی ئەم نازدارە بین و سەرنج ئەدەین لەسەر زیاتر لەسەر پەیامەکان. خۆشەویستان، بڵێ لە حەڵقەی ڕابردوو باسی ئەومان کرد، وتمان دوای ئەوەی کەوا قۆناغی ئاشکرا هات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر کە ئەم ئاینەی بە ئاشکرا ڕاگەیاند، ئەوە بوو ئیتر کافرەکان بە هەموو شێوەیەک باسمان بە تێر و تەسەلی بە هەموو شێوەیەک ئیتر دژایەتیان کرد، چەندین هەموو هەوڵێکیاندا، یعنی ئەوەی بە خەیاڵانە هات کردیان بەرامبەر ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم و بەرامبەر ئەسحابە، یعنی ئەوەی لە توانایان بوو کردیان بۆی ڕێگری بکەن لەوەی کەوا ئەم پەیامە بڵاو نەبێتەوە. ئەوە بوو ئەم نازار صلی الله علیه وسلم باسمان کرد، ینی زۆر بە شێوەیەکی جوان، بە شێوەیەکی ڕێک پێک سەحابەی پەروەردە کرده بوو، وەکوتمان لە قۆناغی سەرەتای ئەو 3 ساڵە کە تەواو دڵەکانی پەروەردە کرده بوو. بەڵام کاتێک ئازارەکانی تر زیاد سەحابەی گرتەوە و ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خۆشی کە ئازاریانەدا، بۆی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لە خۆشەویستی بۆ یاوەران بۆ سەحابە ئیتر پێشنیاری ئەوەی کرد کە کۆچ بکەن بەرەو حەبەشە. بەئیزنی خوای گەورە باسی ئەوواکەین کە ئەم کۆچە چۆنچۆنی کرا بۆ حەبەشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێشنیاری کرد کە بچن بۆ حەبەشە، بۆ لەوێ پاشایەکی لێیە، لەوێ پاشایەکی لێ کە ئەو پاشایە دادپەروەرە، هەرچەندە ئەو کاتە موسڵمانش نەبوو، بەڵام ئەو سفاتە جوانەی هەبوو کە دادپەروەر بوو. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم مرۆڤەکانی ئەناسی، بۆیە سەرەتا بڵێ 12 پیاو لەگەڵ 4 ئافرەتە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە پێشنیارەکە کە کۆچ بکەن بۆ ئەو شوێنە بەرەو حەبەشە بڕۆن. و ئەوەش نەبێ بڵێ لە مرۆڤە دوورەکان، یان بڵێ لەوانێکەوە لە خزم و کەسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوور بن، ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەمانەی دەست نیشان نەخێر، بەڵکو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تر جیاوازی ناکرد. گرنگەوە یان هەر کەسێک بێتە ناو ئەم بازنەی ئیسلام و بەڕاستی ئیتر ئەبنە برایەکتی، مسلمانان برایەکترین. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی هەر هەمووی بە وەکو برا تەماشا کرد و تیانشی گەیاندی بۆ ئەو برایەتیە لە نێوانتان چی بەهایەکی هەیە. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەم 12 پیاو و کە 4 ئافرەتە کە ئەنێرێ، لەناو ئەوانە چی هەیە؟ ئیمام عوسمان هەیە، ئیمام عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ بێ، و هەروەها خێزانەکەی کە خاتو ڕوقەیە کە کچی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. کاتێک کە ئەمان ئەڕۆن لە چۆوە لە مەکەوە بۆ حەبەشە. خۆشەویستان، ینی لێرە ئەم وانەیە بەڕاستی ئەم ڕووداوە، ینی وانەی چی تایە؟ وانەی قوربانی تایە، ینی وانەی قوربانی تایە بەڕاستی تا چ ڕادەیەک ینی سەحابە ئامادە بوون قوربانی بدەن لە پێناو ئەم پەیامە. ئەمەش کاتێک کە ئێمە ئەمانە ئەخوێنینەوە دەبێت ئێمە بەڕاستی ینی ڕامە بچەڵەکێنێ، بڵین ئایا ئێمە ئامادەین کە شتێ بکەن بۆم ئیسلامە؟ ینی بە قسە ئەڵین، بەڵام ئایا بکردەوەکانن وا ئەڵێ؟ بۆیە خۆشەویستان کە ئێمە ئەڵین لە مەکەوە بۆ حەبەشە، ینی لە سعودیاوە بۆ ئەتیوبیا ئێستا لە نێوان دوو وڵات بە بیابان، ینی دەبێت چۆن ڕێیان کردبێ، ینی ڕۆیشتنێک، ینی خواردنێکی کەم، ئاوێکی کەم، و لە هەمووشی ئەوەتر ترسش لە سەریان بووە. هەر کاتێک کە بیانگرن ئیتر ئەیانگەڕێنەوە. لەگەڵ ئەوەشدا ئامادە بوونە کە بەس پارێزگاری چی بکەن لە ئاینەکەیان بگەن. خۆگەر ینی بیانیان گرتایەتەوە، بیان گەڕایاندایەتەوە، ئەگەر وازیان لە ئاینەکە بهێنایە، بێگومان کافرەکان چیان نەویست؟ ئەویان ویست کە واز لە ئاینەکە بێنن، بەڵام ئەمانە وازیان نەهێنا. ینی ئایا ئەم پەیامی ئەوتیا ئێمەش ینی ئاوا ئامادەین کە دەست بە ئاینەکەی خۆمانەوە بگرین؟ ئاوا ئامادەین کە دەست بەم ئیسلامە جوانەوە بگرین؟ بەڕاستی دەبێت ئێمە لەوانەوە ینی وانەی وەربگرین. بۆیە ئەمان کاتێک ئەو بیابانە ئەبڕن وەکە ئەگەنە ڕۆخی ئیتر دەریای سوور، لەوێ ئیتر بەلەم ئەپەڕنەوە ئەچنە ئەو بەر ئیتر لە لای بڵێ نەجاشی لەوێ ڕێزیان لێگرەوە، هەروەها
ئەمێننەوە ئەو جا چی ڕوئەدا لە مەکە چی ڕوئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە لای کەعبە لەوێ قورئانی پیرۆزە خوێنێتەوە واکە سوورەتی نەجمە خوێنێتەوە کە ئەگاتە لەم سوورەتە ینی سوزدە هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە سوزدە ئەبە کافرەکانی ئەوێ لا ئیرادی یعنی لا ئیرادی ئەمەش کاریگەری قورئان بەڕاستی ینی قورئان ئاوا گەورەیە بۆیە لا ئیرادی هەر هەمویان سوزدە ئەبن پاشان دوایەوە کە بخۆیان دێنەوە ئەوجا ئیتر لۆمە یەکتریەکەن ئەم هەواڵە بڵاوە بێتەوە لە کە وا بڵاوە بێتەوە کە خەڵکی مەکە هەمووی مسلمان بووە بۆی ئەوانەی حەبەشە ئەڵێن چی ئەوانە حەبەشە ئەڵێن مادام ئەگەر بێت و خەڵکی مەکە کە مسلمان بوو بێت ئێمە بۆ لێرە بمێنینەوە کەواتە ئەگەڕێنەوە ئەمەش وانەی ئەوەی تایە ئەو پەیامی تایە ینی کاتێک کە ئەمانە بەرەو حەبەشە ڕۆیشتن ینی بە ناچاری ڕۆیشتن ینی لەبەرەوە ڕۆژی کە چونکە ئاینەکەیان ئیسلام ینی ئیسلامەکە لەبەر پارێزگای لەم ئیسلامە جوانە ڕۆیشتن ئەگەنا پیان خۆش نەبوو کە خاک و وڵاتی خۆیان بەجێ بێڵن بۆیە کاتێک ئەو هەواڵە بڵاوە بێتەوە کە دانیشتوانی مەکە مسلمان بوونە بۆیە ئەڵێن ئێمە ئەگەڕینەوە هەبزانە بۆ سەفرە و سیاحە و بۆ گەشت نەڕۆیشت بوون ئەمانە بە ناچاری ڕۆیشت بوون بۆیە کاتێک کە ئەم هەواڵە بڵاوە بێتەوە ئەڵێن کە خەڵکی مەکە مسلمان بوونە بۆی ئەگەڕێنەوە ئەمەش بەڵگەی لەسەرەوەی کە بەڕاستی ینی ئیسلام ئاوا تاک پەروەردە کە خاک و نیشتمانی خۆی خۆش بێ وە کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ مەکە ئەڵێ تقریبا سعاتێ پێشەوەی کە بێنە ناو مەکەوە ئیتر هەواڵەکە بۆیان دەرەکەوە کە خەڵکی مەکە مسلمان نەبوونە بۆی لێرا بنە سێ بەشەوە بەشێکی یەکسەر ئەگەڕێتەوە بۆی پارێزگایی لە ئیسلامەکەی بکە بەشێکژی تر داوای داڵدە لە گەورە کافرەکانەکە بۆی ئازایی نەدەبیێنێتە ژوورەوە وا بەشێکشتر بەنیێنی خۆی کاتە ژوورەوە ئەمە بۆ شێوەیە ئەمە کۆچی حەبەشە یەکەم بوو کە دوایەوە ئیتر کافرەکان هەر بەردەوام بوو لە ئازاردان لە بە شێوەیەکی ئەوەی لە دەستیان هات ئەوەی لە توانایان بوو ئەوەی پێیان کرد ئەو بە خەیاڵیان هات درێغیان نەکرد بەرامبەر بڵی سەحابە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری دووەم ئەمجا کە بەڵێ پێشنیارەکە فەرمانەکە کە کۆچ بکەنەوە بەرەو چۆ دووبارە بەرەو لای نەجاشی بۆ حەبەشە بەڵام ئەم جارە لە باردۆخی یەکەم باردۆخی سەختترە بۆچی سەختترە خۆشەویستان لەبەرەوەی هەم ژمارەکە زیاتر بوو و ئەمجا مەترسیەکە زیاترش بوو بۆ چونکە لەبەرەوەی ئەمجا ینی کافرەکانی قوڕەیش ئەمجا ینی هەستیان پێی کردبوو زیاتر مراقەبەیان کرد بۆ سەریان کە ڕێگە لێیان بگرن نێڵن ئەم کۆچە بکەن بۆیە لەوەی یەکەم زەحمەتتر بوو بۆیە ئەم جارە ژمارەکە دەمان زیاترە لەوەی یەکەم وەکو لە سیرە هاتووە 83 پیاو لەگەڵ 12 یان 19 ئافرەت ئیتر ئەکەونە ڕێ دووبارە لە مەکەوە بەرەو حەبەشە خۆشەویستان کە کاتێک من ئەڵێم دووبارە ئەمە بەدەم ئاسانە ینی وەرە دووبارە ئەم ڕێ دوورە وەرە ئەم بیابانە وەرە ینی وا لە هەمووشی بڵی قورستر مەترسیەکە زیاتر لە سەریان ینی چی ئامادە باشیەک بۆ ئیسلامە بەڕاستی وەڵڵای ئەمانە دەبێت ئێمە ڕاب چەڵەکێنێ ینی قوربانی ئەوان لە چۆ کردەوەکانی ئێمە لە چۆ بۆ ئێمە کاتێکە باسی ئەم ژیان نامە ئەەکەین بۆ ئەوەی کەوا ڕامە بچەڵەکێنێ بمانجولێنێ ئایا من پرسیاری لە خۆمان بکەین ئایا من چیم کردو بۆم ئیسلامە ئەمە چیم کردو بۆ ئیسلامە بە جۆرەی توانای خۆم ینی هەوڵم داوە ینی تەماشاکە ئەوانە بزانە چی هەوڵێکیاندا پاشا کە دوایی ئەگەنە کافرەکان دوایانەکەون بەڵام ئەتویستی خوای گەورە وا ئەبێ ئەمان بە سەلامەتی ئەگەنە حەبەشە لای نەجاشی بەڵام ئەم جارە کافرەکانی قوڕەیش بێدەنگ نابن لەمە بۆیە چیەکەن ئەیانەوێ جارە بیان گەڕێنەوە بۆیە لێرە دوو کەس ئەنێرن دوو کەس لە بڵێ کافرەکانی قوڕەیش دوو کەس ئەنێرن لەوانە عەمری کوڕی عاسە بێ و هەروەها ئەویت کە عەبدوڵای کوڕی ئەبی ڕەبیعە طبعا عەمری کوڕی عاس پیاوێکی قسەزان بوو ینی قوڕەیش بۆ زۆرشت ئەینار ینی پیاوێکی بەڕاستی قسەزان بوو بە سیاست بوو بۆی ئەم دوانە دێن بۆ ئەوەی کە موسڵمانەکان بگەڕێنەوە بەڵام خۆشەویستان پێم خۆشە هەڵوەستە بکەینە سەر چەند شتێک لێرە ینی بۆی پەیامەکان وەکو خۆی بگە لێرە ئەمانە چی هێنن لەگە خۆیانە تەمان دیاری دێنن لەگە خۆیانە دیاری و هەدیە دێنن بۆ ئەوەی کە دەوروبەری نەجاشی دەمچەور بکەن
بۆی ببنە جەماعەتی ئەشهەدوو ئیتر ڕاستەقینە ببینن بەڵام ئیتر ینی واز لە ڕاستەقینە بێنن بۆیکەوە ئەو دیاری و ئەو هەدیەکەوە ئەدرێ پێیان دەمیان چەور بکە چاویان چۆر بکە بۆیە لێرە عەمری کوڕی عاس و لەگەڵ عەبدوڵای کوڕی ئەبی ڕەبیعە هەدیە دێنن ئەیدەنە چی و ئەیدەنە ئەوانەی کەوا لە دەوروبەری نەجاشی بوون بە تاریقەکان ئەمانە کاو هەدیانە وەرەگرت چونکە خۆشەویستان ئەتوانین بڵین ینی لایەنی ناحەق هەر وایە جیهەتی ناحەق هەر وایە ینی ئەگەر خۆی ئەزانەیە بە شتەکە بەڕوون و ئاشکرایی و بە ئەگەر ڕێچکەیەکی حەق بگرێ ئەو ناتوانێت کارەکە بەدەست بێن یان سەرکەوت بەدەست بێنێ بۆیە بیر لە لایەنەکانی تکا کاتەوە بۆیە لێرە ئەمانە چیان کرد ئەمانە بیریان لەو کرد کە سەرەتا دەمیان چەور بکەن و هەروە هەدیە بدەن پیان بۆیە ئەمانش کەوا دەوروبەری نەجاشی هەدیەکەیان وەرگرت بۆیە بە تاریخەکان هەدیەکانیان وەرگرت و بوونە جەماعەتی ئەشهەدووش وتیان تەواو ئێمە ئیتر پژیریتانەکەین ها جەماعەت ئیتر ئەوانی کەوا ئەگەر کەسێک دامەزراو نەبێ بەڕاستی ئەم شتا بێبایەخانە کاریگەری لێ یەکەم بەڵام چونکە نەجاشی ئەسحەما چونکە نەجاشی وەکو نازناوێ بوو بۆ پاشاکانی حەبەشە بەڵام ئەو نەجاشی ناوی ئەسحەمە بوو بەڵام ئەم چونکە پیاوێکی دامەزراو بوو بۆیە ڕەسوڵ صلی الله علیه و سلم کاتێک ئەفەرمێ بڕۆم بۆ لای ئەو پیاوێکی دادپەروەرە بەڕاستی ینی قسەکەی ئەم نازدارمە صلی الله علیه و سلم لە شوێن خۆیەتی بۆیە ئەمە پەیامی ئەوی تایە مرۆڤی دامەزراو مرۆڤی بەڕاستی دادپەروەر نابێت دەم چەورکردن واستە ئەم شتانە ئیتر ینی چاوی چۆر بکە بەرامبەر ڕاستیەکان بۆیە ئەو دیاریە کاریگەری لە ئەسحەمە ناکە بۆیە ئەوێ کە جۆ لە هەردوو لە بگرێت بەڵام تەماشاکە بزانین کاتێکە وەفدی قوڕەیش دێت کاتێک وەکوتمان عەمری کوڕی عاس و هەروەها عەبدوڵای کوڕی ئەبی ڕەبیعە کاتێک کە چۆن باسی بابەتەکەن خۆشەویستانە گەل لێرە هەڵوەستە بکەین یعنی ئەو پیامەی تایە بەردەوام تەماشاکە ینی ئەو لایەنی کەوا ئەو جیهەتێکەوە لەسەر حەق نییە ینی نایوێت ڕاستەقینەکان وەکو ڕاستەقینە باز بکە نە بۆ چووکە ینی قانزازی لەوە نییە ینی لەوە زەرزیانە بینێ بۆ چونکە ڕاستەقینەکە لە قانزازی ئەوە نییە بۆیە بە شێوەیەکی دیکەوە باسێکا بوو چەوەشەکاری تیابێ بۆیە ئەمانە ئەڵێن چی عەمری کوڕی عاس ئەڵێ ئەی مەلیک ئەی پاشا ئەمانە چەند گەنجێکن چەند کەسێکی سەر لە شێوانون ئەمانە کە هاتوونەتە لات ئەمانە لە ئاینی باو باپیرانیان ئیتر لایان داوە ئەوە قەومەکانیان ئەوەی ئێمەیان ناردووە بە نوێنەرایەتی بۆ ئەوەی کەوا بیان گەڕینینەوە بیان دێنە قەومەکەی خۆیان سەی چۆن باسی بابەتەکاکە سیر بەچی شێوەیەک ینی ئەیانەوێ ڕاستەقینە بشێوێنن بەڵام وەکوتمان و جەماعەتی ئەشهەدووەکەش کە بوونە جەماعەتی ئەشهەدو ما بالله کە دەمیان چەور بوو ئەمانە ئامادە بوون بۆ چونکە وەکوتن دامەزراو نەبوون بەڵام لێرە مرۆڤی دادپەروەر مرۆڤی دامەزراو وەکو نەجاشی وەکو ئەسحەمە نەخرازی نابێ بەڵکو دەبێ بانگ تەرەفی بەرامبەر بکرێت بۆیە ئەمە توانین بڵێن پەیامی ئەوەی تایە ئێمە لە ژیانە هەر کاتێک ینی ئەگەر بمانەوێ بابەتێک هەڵبسەنگێنین یان قسەی دەربارەوە بکەین نابێت لە یەک جیهەتێکەوە ئێمە حکم لەسەر بابەتەکە بدەین هەڵەیە بۆ لەبەرەوەی بعد جۆمان لە جیهەتی بەرامبەرش بێت چونکە زۆربەی زۆری کێشەکان کە ڕوئەدا ئەوەیە کە لە یەک ڕوانگەوە تەماشای بابەتەکە کرێت یەک کامە خۆی نزیکترە کاتەوە کامە هەنگاوی نزیکترە وانە یان لە ڕووی مادیەوە ئیتر زیاتری بەخشیوە زیاتری داوە تەماشاکەی ئەوە بە حەقتر ینی وەرەگرتێ لە بەرچاو بەڵام ئەسڵوان نییە ئەسڵوایە تۆ هەردوو لە ینی دابرشێنی جۆ لە هەردوو لا ڕابگری بۆی ئەمە ئەومان پێڵە لە ژیانە کە ئێمە قەت حکم نەدەین ئەو پەیامی تایە بۆ ئێمە قەت حکم نەدەین بە ینی بە تەرەفێ بەڵکو دەبێت جۆ لە هەردوو تەرەف بگرین لەوانەیە ئەو تەرەفێکەوە ئەمان بە ناحەق باسیەکەن زۆر حەقتر و حەقکە لای ئەوان بێ وەکو ئەم نمونەیەکەوە ئێستا باسێکین بۆیە ئەم پیاوە باشە وەکوتمان نەجاشی ڕازی نابێت بەڵکو دەبێت جۆ لە تەرەفی بەرامبەرش بگرێت بۆیە مسلمانەکانە کە کاتێککە مسلمانەکان دێن قسەکەرەکەیان چییە قسەکەرەکەیان جەعفەری کوڕی ئەبوو تاڵبە تاوان جەعفەر قسەکەرێکی زۆر بەتواناوێ بۆ ئێمەش پەیامی وتیە بەڕاستی ینی کەسێک هەڵبژدرێت کە قسە بکە بەڕاستی لە توانایە بێ کە ینی بزانێت چی ئەڵێ قسە لە کاتی خۆی
قسە ینی زۆر گرینگە قسەکانمان لەگەڵ باردۆخێ بگونجێ و لە کاتی خۆی بێ و قسەکانمان لە هەدەف بدە. بۆیە جەعفەر زۆر جوان بابەتەکە لێرە باسەکە قسەکەرێک بەتوانە بێ ئەڵێ چی ئەڵێ ئەی پاشە نە پەشۆکێ یان نا مشەوەش بێ بەڵکو زۆر بە جوانی بۆیە ئەمەمان پێڵێ ئەو پەیامی جیهەتی حەق بەردەوام ماوایە تۆ کاتێ لەسەر حەقی تر بوو لە چێ ترسی کاتێ تۆ زانی لەسەر ڕێگەیەک هەنگاوەنی کە خۆ پێغەمبەرەکەی پیان خۆشە ئیتر لە چێ ترسی تو لەسەر حەقی هیچ مشەوەش نابم. بۆیە زۆر بە جوانی جەعفەر ئەڵێ چێڵێ ئەی پاشە ئێمە خەڵکانێکی نەفام بووین، ئێمە مردومان دەخوارد و واروەها ئیتر بتمان دەپەرست و خراپەکاریمانە کرد و پەیوەندی خزمایەتیمان دەبچڕاند بۆ جیران بۆ هاوسێ خراپ بووین و ئێمە ئیتر وختیانمانە کرد مەسەن بە ئافرەتی داوێن پاک ئیتر ئەم کارە خراپانێکەوە لەو سەردەمەکە ئەکرا باسیەکە بەهێزەکانی ئیتر دەسەوسانەوە ئیتر ئەمانە هەمووی باسەکە کە چی سەردەمێک خراپ بوو. خۆشەویستانەگە لێرە هەڵوەستەیە بکەین پرسیارێ بکەین لە خۆمان بڵێن ئەم کارە خراپانەی کەوا لە سەردەمی جاهیلی هەبوو خۆی گەورە پەنامان بدە. یعنی کەوا جەعفەر لێرە باسێکە کاڵێ ئەو کاران ئاوا بووە یعنی ئەگە پرسیارێ بکەین بڵین ئایا لەم سەردەمی ئێستامان ئایا هیچ لەوانە سەری هەڵداوەتەوە لەناو کۆمەلگا ئەبیندرێ بۆیە بەڕاستی ئەگەر بێت و یعنی دەبێت هەڵوەستەیە بکەین دەبێت چاومان بکەینەوە ئایا بزانی لەم سەردەم ئەو کارانێکەوە ئەو کاتەکە جاهیلیەت ویستەوە لە ناومان سەری هەڵداوەتەوە دووبارە بەهێزەکانە چەوسێننەوە خراپین بۆ خزمایەتی بۆ جیران ستەمەکەین وانە پرسیار لە خۆمان بکەین بەڕاستی بۆ هەر کەس لە شوێنی خۆی با تەماشای بابەتەکە بکە. ئەڵێ هەتاکو دوایی خوای گەورە ئیتر یەکێک لە خۆمان هەڵبژارد ئەوەش ئەی ناسین ئەسڵ و فەستیان ناچووکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەگەر کافرەکان لە هەر بوارێک ئەگەر ڕخنیان لێ گرتبێ نەیانتوانی وە لە بواری ئەسڵ و فەسڵ و نەسەبەوە ڕخنی لێ بگرن بۆ لەبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەسڵ و فەسڵ و نەسەبی زۆر پاک و واڕەوە زۆر بە جوانی دیار بووە هەتاکو پێش و بێتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو باسمان کرد پیان و صادق الئەمین یعنی کەس گلەی لێ نەبوو. ئەڵێ تاکو یەکێک هات لە خۆمان و هەروە ئەسڵ و فەسڵیان ناسین و هەروەها ینی دڵنیان لە ڕازگۆیەکەی تاکو ئەو خوای گەورە ئەوی بۆمان نات کە فەرمانمان پێکا بەچی تەماشاکە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن شتە ناشرینەکانی گۆڕی بۆ شتی جوان تەماشاکە ئەوەی کەوا جەعفەر باسی کە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هات ئەم ئیسلام هات چۆن شتەکانی گۆڕی ئەفەرمێت چی ئەفەرمێ ئەمجا ئەم ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هات ئەمرمان پێکا بەم شتانە بەڕازگۆیی ڕازگۆ بین سپاردە بدەینەوە خاوەندەکانی وارە بیپارێزین و پەیوەندی خزمایەتی بەجێ بگەێنین بۆ دراوسێت چاک بین و دەست هەڵ بگرین لەوەی کەوا سنوورەکان ببەزێنین ئیتر واز دەبێت پەرستی بێنین ینی باواز بێن لەوەی کەوا ئافرەتی داوێن پاک ئیتر بوختیانی پێ بکەین ئیتر ئەم کارە جوانانەی کەوا ئیسلام بەڕاستی کە لە ناو کۆمەلگا بەڕاستی هاتوو بکوا لە ناو کۆمەلگا بەرپای بکە و بەرپاشی کردووە ئەم شتە جوانانە باسەکە. بۆیە لێرە وەکوت مرۆڤی خاوەند ینی مرۆڤی دامەزرا و مرۆڤی چاک بەردەوام چاکە کاتێ باسی شتێکی چاکی بۆکەی بۆ یەکسەر هەڵوەستەی پێەکە بۆ لە بەرەوەی خۆی چاکە خۆی باشە. بۆیە لێرە ئەسحەماڵێتی ئەڵێ ئەوەی کەوا پێغەمبەرەکەتان بۆتانی هێناوە ئایا هیچتان لایە کە بتوانن بۆمی باز بکەن ئیتر جەعفەر ئەڵێ بەڵێ ئەڵێ قورئانە کە خوای گەورە بۆ محەممەدی دابەزاند صلی الله علیه و سلم بۆیە کاتێکە جەعفەری تر سوورەتی مەریەم ئەخوێنێ بۆیە ئەڵێ وەڵڵاهی ئیتر نەجاشی ئەڵێ ئەوەندە گریا ئیتر ڕیشی هەمووی تەڕ بوو ئەڵێ هەتا ئەوانی کەوا لە دەوروبەری بوون ئەوەندە گریان ئەوەی لە بەردەستیان هەمووی تەڕ بوو. ها بزانە مرۆڤی ناخپاک مرۆڤی ئەگەر دڵێکی پاکێ بزانە کە حەق باس کرا وەری ئەگرێ. بۆیە ئیتر نەجاشی ئەڵێ ئەسحەما لێرە وەڵڵاهی ناتان دەمەوە تەواو بۆیە کاتە دەرەچنە دەرەوە عەمری کوڕی عاس هەڵێتی تەمان عەمری کوڕی عاس وەکوتمان پیاوێکی ینی ساهل نەبوو ئاسان نەبوو بەردەوامی تر ینی بەردەوام بەدیلی پێ بوو ینی بە سیاست بوو بۆی ئەڵێسی ئەڵێ با بەیانی بێتەوە بیرۆکەی بۆ ماتوو با بەیانی بێتەوە ئیتر لە ڕەگ و ڕیشەوە دەریان دێنم هەتاکو عەبدوڵای کوڕی ئەبی ڕەبیعە ئەڵێ وا مەکە هەتی چۆن ئێمانە خزمی خۆمان ئەڵێ نەخێر با بەیانی بێتەوە بزانە ئەم جارە من چیەکەم. بۆیە دووبارە ئەڕواتەوە هاوەکوتمان جیهەتی ناحەق بەردەوام لە کون و قوش بنەگەڕێن دانانشێ ینی ئەوێ بە هەر شێوەیەک بێت ئیتر جوانەکە ناشرین بکە
بۆیە ئەڵێتی ئەڵێ ئەی پاشا تۆ نازانی ئەمانە بەرامبەر عیسا چی ئەڵێن شتێک گەلێکە لێن تۆ بەدڵت نییە بۆیە دووبارە نەجاشی لە خۆیەوە بڕیار نادا دووبارە بانگیانە کاتەوە ئیتر مسلمانەکان لێرە تۆزە لە دڵیان شتێک دروستە بێ بەڵام لێن وەڵڵی خوای گەورە حەقە واروە حەقی پێخۆشە ناترسین ئێمە تەوەکل بە خودای گەورە ڕاستیەکە ئەڵێن بۆیە ئەمجا کە بانگیانە کاتەوە ئیتر جعفەر ئەڵێ ئێمە دەربارەی عیسا ئەڵێن ئەم پێغەمبەری خوایە واروە بەندەی خوایە و ئەم بەڕاستی وتە ڕوحی خوایە کە بەخشراوە بە مەریەمی داوێن پاک بۆیە ئیتر کە ئەم شتانە ئەوترێ ئەوجا ئیتر ئەسحەمە نەجاشی ئەڵێ وەڵڵاهی ناتاندەمەوە ئەگەر بێت و یەک چیایەکی زێڕم بدەنێ من ئەمانەتان نادەمەوە بۆیە تاکو لە سیرە هاتووە کە سەلەمە ینی دایکمان سەلەمە و کاتە کە نەبووە خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام یەکێک بوو لەوانەی کەوا کۆچی کردبوو لەگەڵیانە ئەو باسیەکە ئەڵێ ئیتر نەجاشی داوای لە دەوروبەرەکەشی کرد هەموو دیارەکانیان دراوە پیان و بۆیە بە سەرشوەڕی گەرانەوە بۆی خۆشەویستان دەتوانین بڵین ئەم ڕووداوێکەوە باسمان کرد کە ڕووداوێکی ڕاستەقینە لە مێژووی ئیسلام ڕوویداوە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوویداوە ئەمە بەڕاستی پەیامی ئەوەی تایە ئەوەیە کە قوربانیدان هەوڵدان بۆ سەرخستنی ئەم ئیسلامە یعنی تەماشا بکەین بێنە پێش چاو خۆمان بۆ یار خۆشەویستێکی ئێستا جۆی لێمانە بەجۆی سەر نا بەجۆی دڵ با لەگەڵمانە بێ یعنی خۆت بێنە ناو واقعەکە تەماشاکە لە نێوان دوو وڵات لە سعودیا و تۆ بۆ ئەثیوبیا بڕۆی و دەریای سوورج لە بینێتی یعنی بیابان و هەروە تۆ بە ئاوە پەڕێرەوە ترسولەرز ینی ئامرازەکانی گواستنەوەکو ئیسە نەبوو دەبێت چیماندی بوونێک دەبێت چۆن نانیان خوارد دەبێت چۆن پشویان دابێ دەبێت لە ترسولەر زەیتە چۆن ڕێیان کردبێ کەی ڕێیان کردبێ کەی پشویان دابێ بەڕاستی ئەمە هەموو ئەومان پێڵێکە ئەم ئیسلامە بەڕاستی ماندیبوونێکی زۆر ئەسحابە ینی ئەو ماندویانە ئاوا ماندی بوونە ئەمە ئیستا ئەوان لە سەردەمی خۆیان کردیان ئەی ئیستا ئێمە لە سەردەمی خۆمان ئەی کاتی ئێمەنی ئیستا ئێمەش ینی هەوڵدەین جێپەنجەی خۆمان دەستنیشانکەین لەم ینی دیاریکە لەم ئیسلامە بۆ ڕسپێتی خۆمان لە ڕۆژی قیامەت هیوادارم ئەم ڕووداوی تر ڕامان بچەڵەکێرێ و ینی وامان لێ بکە کە هەنگاو بنین بەرەو پێشەوە بۆ سەرخستنی ئەم ئیسلامە خۆشەویستان بۆ ئەم زنجیرە لێرە ڕاوەستین لە زنجیری داهاتوو بە ئیزنی خوای گەورە درێژە بە بابەتەکەمان ئەدەین بەم شێوە دینە کۆتایی ئەم زنجیرە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه